برزان بو دانستاندن زیادتر لسر راوستاندن جواتین پاریزگهان به شیوهی که نراستا و خوب کم نبون وان جواتان به تایبت دیوان کودانن که هرما کردستان تعداد باز بید نهال سر هلا تلفون جینو محمد اندام جواتا پاریزگه ها هولی رژه فراکسیونا ایکتیان اجتماعی کردستان گلمده جینو خان شو باش باشتر بۆیەوە زۆر سپاس. جینو خان هوکاری کۆنەبوونەوەی ئەنجومەنی پارێزگای هەولێر بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێ وەک ئامانەتان پێدا دیارە بەداخەوە ماوەی زیاتر لە 2 مانگە ئەنجومەنی پارێزگای هەولێر کۆ نەبووتەوە کۆبوونەوەی ئاسایی خۆی نەبەستەوە بە هیچ شێوەیەک. ئەمە مخالفەی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگایە لەلایەتی تر لەناو ئەو هەموو قەیران و ئەو گروپە ناخۆشەی کە خەڵکی کوردستان و سنووری پارێزگای هەولێریش کە بەدەرنێ لە بارودۆخە پەیدا تێپەڕ دەبێت کۆبوونەوەکان ئەنجام نادرێن. هەرچەند من خۆم لەگەڵ ئەوەدا من دەمێکە باسی ئەوم کردووە لەگەڵ ئەوەدام کە کۆبوونەوە کە بشکرێ بەڕاستی کۆبوونەوەکانیان بێسوودە لەبەرەوەی تا ئێستا با من وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر بەدەر لە ئەنجومەنەکانی تر ئەنجومەنی پارێزگای هەولێر تا ئێستا بەڕاستی ئەوەندەی کە کۆبوونەوە کراوە کە مجرد ئەوەیە کە ئەندامان ئیسپات وجود بکەن و حضوریان هەبێ لە کۆبوونەوە ئەگینا ئیزافەیەک نەخراوتە خاڵێک نەخراوتە سەر خاڵێکی تر و بتوانن سوودێک باش دانیشتوانی سنووری پارێزگای هەولێر بگێنن لەبەر ئەوەی ئەم ئەنجومەنە ئەوەندە بە حزبی کراوە هەر کاتێک لەناو کۆبوونەوەی لیژنەکانە بابەتێک هەبێ بێتە ناو کۆبوونەوەی ئەنجومەن تا ئەو شوێنە کاری پێ دەکرێت کە دەستبردن نەبێ بۆ نەعەدالەتیەک دەستبردن نەبێ بۆ گۆڕینی کەسێک لەبەر گەندەڵی دەستبردن نەبێ بۆ ئەو هەموو کەم و کوڕێک کە لە سنووری ئیداری سنووری پارێزگای هەولێردایە لە سنووری دەسەڵاتی خۆجێی هەولێر بەداخەوە کارەکان وا ڕۆیشتووە بۆیە من پێم وایە یعنی من هەرزوو بەڕاستی ئەوە وت کە حەقا حزبەکانی تر جگە لە پارتی حزبەکانی تر کار لەسەر ئەو بکەن یا ئەوە تا چارەسەرێکی ئەم ئەنجومەنە بکەن بە هەڵوەشانەوەی بێ یا ئەوە تا ئیتر ئەم ئەنجومەنە بەڕاستی هەیبەتێک بۆ ئەنجومەن بگەڕنەوە چونکە ئەم ئەنجومەنە لە خولی پێشوویدا بە بڕیارێک سەرکرا بوو بەڵام لە ئێستادا لەگەڵ ئەوەی نە بە بڕیار و نە بە یاسا سەر نەکراوە بەڵام بە ناڕاستە خۆشەوە سەربوونێکی پێوە دیارە و لە حاڵەتی ئێستاشدا ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەوەی کە دەوام ئەکەن بەڕاستی هەر ئەوەیە جارجارە ئەندامەکان ئەچون ئیثبات وجود دەکەن ئەگینا ئەندامەکان کەسی تااقەتی لە ئەنجومەن نەماوە چونکە ئێمە پێمان وایە هەر ژینۆ خان بەپێی پەیڕەوی ئەنجومەنی پارێزگا پێویستە ینی لە مانگێکا چەند جار کۆ ببێتەوە بەپێی پەیڕەوی ناخۆ ئەنجومەنی پارێزگای هەولێر پێویستە ئەنجومەنی پارێزگا هەردوو هەفتە جارێک کۆبوونەوەی ئاسایی خۆی ببەستێەوە مانگێکدا 2 جارێک کۆبوونەوەی خۆی ببەستێ بەڵام ئەوە تا بینین ئەمە زیاتر لە 2 مانگە کۆبوونەوەی خۆی نەکردووە ئەمە کاری کردوتە سەر کۆبوونەوەی لیژنەکانیش وەکو باسیشم کرد یعنی ئەندامانی ئەنجومەن بەڕاستی بێتاقەت بوون لەم ئەنجومەنە من خۆمیشەکەم لە هەستەکەم ئێمە ئەو توانایی هەمانە لەو ئەنجومەنەدا یعنی تواناکانمان بە پیرۆ ئەدێت تواناکانمان بەهادەر ئەدێت ئێمە کەسانێکی کاتێک خۆمان کاندید کردو بۆی خەڵک دەنگمان پێدات و کاریان بۆ بکەین بۆ ئەوە نەبوو لە ئەنجومەنێکی مردوودا دابنیشتین و لە پشتی مێز و کورسیەوە ئێمە تواناکانمان بێت بەڵکو بۆ کار بۆ خەڵک بکەین کار بۆ نهێشتنی عەدالەتی بکەین کار بۆ نهێشتنی ڕۆتینات و ئەو کەم و کوڕیانە بکەین ئەوە تا بینین بەڕاستی ئەمە من بەش بە حاڵی خۆم ئەم قسەیەکەم ئەوەی کە بزانم بۆ لە زاری زۆرێک لە ئەندامانی تر پێم دەبێ ینی حاڵەتێکە هەموویان بێزارن لەو حاڵەتەی کە تێکەوتون هەموویان پێیان وایە کە بەڕاستی ئەم ئەنجومەنە جگە لە بارخۆشتی و زیادیەک بەسەر خەڵکی پارێزگای هەولێر هیچی تر نییە چونکە نا دەسەڵاتی خۆجێی دەسەڵاتی تەنفیزی سنووری پارێزگای هەولێر ئەگەڕێتەوە بۆ هیچ کارێک ئەگەڕێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگا وە نا ئەنجومەنی پارێزگا ئەو کارانەشی کە مەفروضە بێتەوە بەردەستی ئەنجومەن یعنی هەتا لەو کارانەشدا ئەنجومەنی پارێزگا غەدی لێکراوە و بەڕاستی ینی تر حسابی بۆ نەکراوە ژینۆ خان تا ئێستا پرسیارتان لەوە کردووە کە هوکاری کۆنەبوونەوەی ئەنجومەنەکە چییە ینی لە ئەنجومەنەکە بەپێی ئەو دەسەڵاتێکە خۆتان هەتانە بەپێی یاسا هوکار چییە کە کۆ نابێتەوە وەڵاهی من پێم باشە ئەو پرسیارە لەلایەن تۆمیدار بکەی نەک لە من ئەو نازانم بەڵام ئەگەر ڕەئی شەخصی منت بۆیە خۆتان وەکو ئەندامانی ئەنجومەنەکە خۆتان نەپرسیون کە بۆ کۆ نابێتەوە ئەنجومەنەکە ئاخر کاک محەممەد من پێم وتی
من باوەکو ڕێی خۆم من پێم وایە من بۆ ناپرسم چونکە پێم وایە ئەگەر کۆبوونەوەکان لە وەکو پێشوو ببەسترێن بەڕاستی نەبەستنی باشترە چونکە یعنی یەک شت هەیە یەک گلەی دەبێ و کاتە هەم ئێمە و هەم خەڵکیش گلەی یەک بێڵێتە کۆبوونەوەکان نابەستن بەڵام لە حاڵەتی بەستی کۆبوونەوەکان یعنی ئەمە من بەگاڵتە جاڕی چێبینم تۆ ئەنجومەنێک کۆبوونەوەی خۆی بەستی ئەندامان هەمویان حضور و غیاباتیان وەرەگیرێ بەڵام ڕای هیچ ئەنجامێک بە هەند وەرناگرێت تا ئێستا ئەنجومەن نیتوانیوە هیچ کار و هیچ بڕیارێک جنەکان بکە بە بڕی ناو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا بۆیە ئەمە ڕای منە من وەکو ژیو ئەم قسەیان نەکۆکو باقی وەکو شۆم ڕئیسان نیە ڕای باقی ئەندامان نییە بەڵکو ڕای خۆمە پێم وایە لە حاڵەتی بەستنی کۆبوونەوە وەک کۆبوونەوەکانی پێشوو نەبەستنی باشترە. بەڵێ داوای هەڵوێست لەلایەنی خۆتان نەکردووە وەکو یەکێتی وەکو فراکسیۆنی گۆڕان ئەو لایەنە نەکۆ نەبوونەوە کە داوای هەڵوێست بکەن داوامان کردو بەڵام بەداخۆ خۆ بینین ئەوەندە بارودۆخی نەخوازرا و لە هەرێم خۆکەندراوە لایەنەکان ناپەژێنە سەر ئەوەی ئایا حاڵی ئەنجومەنی پارێزگاکان دەستیایە لەبەر ئەوەی ئێستا ئەمڕۆ کۆمەڵێ کێشە و گیرفێتت بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروستکراوە کۆمەڵە قەیران و بازرگانی کراوەتە سەر شاری خەڵکی هەرێمی کوردستان کە بەڕاستی شتەکان هەموویان یعنی بەوە سەرقاڵ کراون و ناتوانن بپەژێنە سەر ئەنجومەنی پارێزگاکان ئەوەندەی بزانە ئەنجومەنی پارێزگاکان بەتایبەتیش ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوای لا مەرکەزیەتی ئیداریەکەن بۆ ئەوەی کە کاروبارەکانی خۆیان بە باشووی یعنی ڕایی بکەن بەڵام ئەنجومەنی پارێزگا هەولێر من بەڕاستی ئەێمەمەوەش یعنی جارێکی تری ئێڵەمەوە من جەمێکە داوای ئەوم کردووە ئەم ئەنجومەنە یا لە حاڵەتی سربوونی دەربهێنرێت یا بەم حاڵی ئێستایەوە هەڵ بۆ شێنرێتەوە و ئەیتر حزبەکان ئایا جارێکی تر هەڵبژاردننی بۆ ئەکەنەوە یان هەر چارەسەرێکی بۆ دۆزەوە ئەوە خۆیان سەرباسن. بەڵێ ژین و محەممەد ئەندەما جیڤەتە پارێزگا هەولێر ژێ فراکسیۆنا ئەکەتیە زۆر سپاس